سلااوان لێبێت بەیانیتان باش بێت بەیانی بینەرانی خۆشەویستی کورسات و پرۆگرامی ڕۆژێکی نوێ هەمیشە لە باشی و ئارامی و تەندروست باشیرا بن بێگومان و کۆی هاوکارانیشم ئاماژیان پێکرد ئەمڕۆ ئێمە لە نێو پەیمانگەی تەکنیکی کوردستانی دیارە لێرە پانێڵێکی پراوپڕ لەم بابەتە گرنگە لەسەر ڕۆڵ و پێگەی بەهۆشکاران لە کەرتی تەندروستی دەخرێتە ڕوو دیارە بەجێ خۆشحاڵیەوە تایبەت کراوە بە ڕۆژە گیانێکە ڕاست کە دوێنێ شانزەی مانگ بوو شانزەی تشرینی یەکەم ڕۆژە گیانێکە بۆ بەڵام لەم ڕۆیە چالاکیەکان زیاتر چڕ کراوەتەوە لە لایەن پەیمانگەی تەکنیکی کوردستانەوە بە کورتی ئەمێ ئاماژە بۆ بکەم لە شانزەی تشرینی یەکەم کە لە ساڵی 1846 ئەم ڕۆژە دەستنیشان کراوە ئەم ڕۆژە گیانیە لەلایەن نەتەوەی گرتوەکانەوە وەکو ڕەمزێک یاخود وەکو ڕێزێک بۆ ئەوەی کە ئەم ڕۆژە زیاتر بەرز ڕابگیرێ زیاتر چالاکیەکان چڕ بکرێتەوە زیاتر ئەو کەسانی کە لە پسپۆرەکەی خۆیانە لە پسپۆری بێهۆشکاریە کار ئەکەن بتوانن زانیاری ورتر بگێڕن بۆی لەم ڕۆژەیە ئاهەنگ ئەگێڕن بەم یادەوە چالاکی زیاتر ساز ئەکەن و بۆ بەردەوامیدانیش بە ئیشەکەیان جاوەکەوەی کە لە وێنەکان ئایبینن هاوکاران وێنەکانتان بۆ بگوازێتەوە لە ئیسای پانێڵەکە دەستی پێ کردووە کە باز لە ڕۆڵ و پێگەی بێهۆشکاران لە کەرتی تەندروستی ئەکەن بابزانین ئەمان جومەبەستی ئەم چالاکیانە خۆی لە چیا ئەبینێتەوە لێرە خوێندکارانی خۆشەویست تایبەت بەم بابەتە لە تایبەت بە پسپۆرێکی خۆیان لێرە ئامادەن بە ئەوەی زیاتر گرنگی بن بە لایەنی بێهۆشکاری کاتێک نەخۆشیگێتە بەردەستیان چۆن بتوانن ڕۆباڕووی ئەو هەڵە باوانە ببنەوە کە لە کاتی نەشتەرگەریە ڕۆباڕوویان ئەبێتەوە و لامان کاتە خوێندکارانی خۆشەویست ئەتوانن زانیاری وردیش لەسەر ئەم بابەتە زیاتر وەرگرن جا بۆ ئەوەی ورتریش لەسەر ئەم بابەتە بدوین پێمان بخۆشە بچینە لای سەرپەرشتیاری گشتی ڕخسنی ئەم چالاکیە ئەچینە لای زۆر بەڕێز مامۆستا شەهرام فازڵ کە بەڕێزیان مامۆسان لە پەیمانگەی تەکنیکی کوردستان و سەرپەرشتیاری چالاکیەکەشن مامۆستاگیان ئەگەر ئەرک کێشی سپاس بۆ ئامادەبوونت سڵاو لەبێتۆم کاتت باش بهێربالەوە دەست پێ بکەین پێمان بڵێ سازکردنی چالاکیەکی وەها تایبەت بە ڕۆژە گیانێکە ڕاستە دوێنێ ڕۆژە گیانێکە بوو بەڵام ئێوە چالاکیەکانتان ڕێخستووە پێمان بڵێ چی لە خۆگرێت ئێوە تا چەندە زانیاری و هۆشیاری گرنگ لەم بابەتە زیاتر خەنەڕۆ جان بەخێر بن سەر و سەرچاوم بۆ پەیمانگەی تەکنیکی کوردستان بێگومانێ هەر وەکو پەیمانگەی تەکنیکی کوردستان بەردەوام لە هەوڵی ئەوەدا بوون کە هەم لە یادی پەرستاریە هەم لە یادی بێهۆشکاریە هەم یادی هەر بەشێکی ترمان هەبوو بێ هەڵمان ناوە کە پانێڵ و ئیڤێنت و کۆنفرانسمان هەبێت بێگومان ئاماجی سەرەکیشمان ئەوە بووە کە ئەو ساردی کە لە بینی دامەزراوە حکومی و ناحکومیەکانە هەبوو ئەو ساردیانە هێڵین وردەوردە هەوڵ بین کە پردێکی بەهێز دروست بێ وردەوردە هەوڵ بین کە وەک چۆن با بڵین تا ڕادێک نازدرێ بە شوێنە حکومیەکان ئاوەنداز برێ بە شوێنە ئەهلیەکان جا بۆیە ئێمە هەموو کار لە هەوڵیەوەیە بوون کە پانێڵ ڕێک بخەین ئەمە دیشمان بێگومان ئەوەیە کە یەکتر ناسینێکی باش ڕووبات ئاستی زانستی مامۆستاکانمان خوێندکارەکانمان بەشەکانیشمان کاتێک کە کورتیەکمان هەبێ ئێمە لە ڕێگەی پانێڵانە توانی هەستی پێ بکەین بەرەو پێشتری بەرین ئینشاءالله عزیزی سپاس دەکەم سەلام سپاس جابەجێ خۆشحاڵی و ئێستا میوانەکان ئەوانەی کە پانێڵستن لە سەر ستیج ئامادەن بۆ ئەوەی هەرێک لەو بابەتانی کە خۆیان دەستنیشانیان کردو لە بوارەکەی خۆیانە زیاتر بیخەنە ڕوو بابزانین ئەو لایەنە گرنگانە چیە کە پێویستە ئەو کەسانی کە لە پسپۆر یاخود لە بێهۆشکاریە کار ئەکەن چۆن هۆشیاری بێنە هاوڵاتیانی خۆشەویست یاخود ئەو نەخۆشانەی کە ڕوو لە نەخۆشخانەکانەکەن بە حکمی و ناحکمیەوە ڕوبەڕووی هیچ هەڵەیەکی باو نەبن کە لە کەرتی تەندروستیە زیاتر پێویستە لای بێهۆشکاری ئاگاداری ئەو خاڵانە بێت کە پێویستە ڕێنوێنیەکان چۆن بێ ڕێنمایەکان چۆن بێ کە ئەدرێتە نەخۆش جا بە ئەوی ورتریش لەسەر ئەم بابەتە بدوین پێم خۆشە بچمە لای یەکێک لەو پانێڵستانی کە ئەمڕۆ لە پەیمانگەی تەکنیکی کوردستان بە خۆشحاڵی و ئامادەیە ئەچینە لای هەندێک پرسیاری لێ ئەەکەین بابزانین ئەو کەسانی کە لە بواری بێهۆشکاریە کار ئەکەن لە نێو نەشتەرگەری گشتیە چۆن بتوانن ڕۆبەڕووی هیچ هەڵەیەک نبنەوە پرسیار سەرێکیەکەم بۆ مامۆستا کارزان لێرەوە دەست پێکات و دوجاریش هەندێک پرسیاری تری ئاڕاستاکەین زۆر بەڕێز مامۆستا کارزان محەممەد فواد حەمە ئاغا بەڕێزیان بەکالۆریۆسیان هەیە لە پەرستاری و لە هەمان کاتە ماستەریشیان هەیە لە چاودێری ورد مامۆستا کارزان سپاس بۆ ئامادەبوونت ئەگەر ئەرک بکێشی سڵاوت لێبێتەوە کاتت باش بێ هەربالەوە دەست پێ بکەین باسم لەوە کرد مامۆستا کارزان ئەو کەسانی کە لە بێهۆشکاریە کارەکەن لە بوارەکەی خۆیانە لە پسپۆرەکەی خۆیانە کاتێک ئەچنە نەشتەرگەری گشتیەوە یاخود نەشتەرگەری گشتی بۆ نەخۆشێک ئەنجامێن چۆن بتوانن
ئەو کەسانی کە لەگەڵ پزیشکی پسپۆری گشتیان چۆن بتوانن ڕۆبەڕووی هیچ هەڵەیەکی باو نەبنەوە کە نەشتەرگەری بۆ نەخۆشەکە ئەنجامێن. بەڵە سەرەتا دەستان خۆش بێ من بەشداریم کردو لەم پەناڵی ئەمڕۆ بە چالاکیەک و بە پرۆژێکی گرنگ بە دەستێکی پڕۆ هاتوومەتە ئێرە بەڕاستی ئینشاءڵڵا پرۆژێکی زۆر باشمەیە کە خۆی بینێتەوە لە مدیکال سیمولیشن سنتەرە کە ڕاهێنانە لەسەر ڕاهێنانی پەرستارەکان و ڕاهێنانی بێهۆشکارەکانە لە دەرەوەی نەخۆشخانە بۆەوەی کاتێک ئەچنە سەر نەخۆش بە شێوەیەکی سەلامەت کار بۆ نەخۆشخانکردن بەنسبەت پرسیارەکەتەوە لە هۆڵی نەشتەرگەری ئێمە سەرەتا هەموو نەخۆشێک کاگەرەچێتە هۆڵی نەشتەرگەری کە پێویستەکە هەڵسەنگانی تەواوی بۆ بکرێ لە سەرەتا ناوەکەی بەڕاستی بێ و هەموو شتەکانی بۆ ڕێکخراوێ لە ڕووی فەحسی تاقیگەیی و هەموو فەحسانی کە پێویستە ئامادەکرابێ و دکتۆری بێهۆشکار بینی بێتی و ئەگەر پێویستکە پسپۆڕەکانی تر کە دکتۆری باتنی بێ و دکتۆری نەخۆشەکانی دڵ بێ واتە بە شێوەیەکی گشتی پاکێجەکەت بە تەواوەتی بەسەرا تەطبیق بێ ئەنجا نەخۆشەکە بهێنرێتە ژووری نەشتەرگەری و بڕیار لاوە بدرێت کە نەشتەرگەری پێش ئەوەی نەشتەرەکە بدرێت لە نەخۆشەکە پێویستەکە جارێکی تەئکید لە ناوی نەخۆشەکە و لە زانیاری تەواوی نەخۆشەکە بکرێتەوە و ئەنجا ئامادە بکرێ بۆ پێدانی بەنج و دەستپێکردنی نەشتەرگەری. مامۆستا کارزان لێرەیە پرسیارێکێتە پێشەوە ئەو کەسانی کە پەرستارن یاخود پێش ئاماژەمان پێکڕوانەی لە بواری بێهۆشکاریە کار ئەکەن کارگەی خۆیان ئەوەیە تا چەندە ڕێنمایی ورد لە پزیشکە پسپۆڕەکە وەرەگرن بۆ ئەوەی بەگوێی ئەوان بکەن واتە لە چاودێری و ڕێنمایەکانی ئەوان دەرنەچن اینجا کارەکە ئەنجام بن بۆ هەر نەخۆشێک کە لە هۆڵی نەشتەرگەری بۆ ئەنجام بدرێت. ئایا ئەوە هەیە یاخود پەرستار و بێهۆشکارەکان خۆیان بەپی ڕێنمایی و زانیاریەکانی خۆیان کارەکەکەن؟ بێگومان نەخێر بەو شێوەیە نییە. کاتێکاسیتە هۆڵی نەشتەرگەریوەیە بۆی خوێنکاران و هەموو کەسەکان ئاگاداری ئەم بابەتن ئێمە بێوە بزانین لە ناو ژووری نەشتەرگەری وەلا و چاودێری وردا لە هەر بەشەکانی تر شتێکی پێڵەن تیمۆرکین تۆ بەتەنیا بڕیار لە لای تۆ نییە و تۆ بەشێکی لە تیمەکە و بە تیمەکە بەیەکەوە بڕیار بن و ئەبێ ئاگاداریەوە بن کە چی ئەکەن و چیە قەرارەیە پزیشکی بێهۆشکارەکە قەرارەیە چ دەرمانێک پێ بدرێ و دوای ئەوە جێگری پزیشکی بێهۆشکارەکە هەڵەسێ بە پێدانی دەرمانەکە و پەرستارەکانیش بە هەمان شێو پێویستە بە شێوەی تیمە واتە تۆ ناتوانانی لە خۆتەوە دەرمانێک بێ ئەگەر دەرمانەکە ئۆردەر نەکرابواتە ئەگەر نەنووسرابێت لەسەر فایلەکە وەگەر ئامادەکاری نەکرابێ بە هیچ شێوەیەک نابێت سەربەخۆ ئیشکەی بە تیم ئیشەکرێ. بۆیە ئەم پرسیارە مۆروژاند لە بەرەوەیکی تێڕامان بێ بۆ بینەرانی خۆشەویستیش بزانن کە تەواوی پزیشکە پسپۆڕەکان لەگەڵ تەواوی پرسەران و بێهۆشکاران بەیەکەوە بە گرۆپ یاخودەوەی کە بەڕێزت ئاماژەت پێکرد بە تیمۆرکین کار ئەکەن بۆ ئەوی بتوان کارێکی سەرکەوتوو بۆ نەخۆش لە هۆڵی نەشتەرگەری ئەنجام بن نەخوازە بۆ ئەوی کە پەرستاری یاخود بێهۆشکارێک سەر بۆ خۆیانە کارەکەی خۆی ئەنجامەیە لەبەرەوەی ئەمە کاری کوبەرپرسیارەتێکی زۆر گەورەیە. مامۆستاگیان ئەتەوێت چی بڵێ بۆ ئەم ڕۆژە گیانی یاخود بۆ ئەو چالاکیانی ئێوە لە پەیمانگەی تەکنیکی کوردستان بەردەوام خوێنکاران زانیاریان پێبەخشن هۆشیاریان پێبەخشن یاخود لە نەخۆشخانەکانە چۆن ئەم هۆشیاریە بڵاوتر بکرێتەوە؟ من وەکوی کە پێم وتی کە هاتووم بۆ ئێرە بە دەستێکی پڕەواتوم کە پرۆژەیەکم ئینشاءڵڵا بۆ بەرەپێشچوونی کاری پەرستاری و بێهۆشکاری بەڕاستی بەنسبەتی کارکردن لە نەخۆشخانەکان کە چۆن ئیشکەن بە شێوەیەکی تیم و ئەگەر لە نەخۆشخانەکانیان فێرەکرێن و ئەبێ لەلای ئەو کەسانە فێرکردن کە کەسانی ئەکادیمین و پسپۆڕیان هەیە لەو بوارەیە و نابێت بستن لای کەسانێکی تر لە نەخۆشخانەیە کە چەند زانیارێکی کۆن و کەمیان هەیە و بڕوانامەکانیان لەو ئاستایانە کە توانای فێرکردنیان هەبێ بۆیە چونکە هەموو بنەمای فێرکردنێک بریتێ لە بنەمایەکی فیۆری و بنەمایەکی پراکتیزی وەگەر ئەم بنەمانە لە کەسەکە هەبوو ئەتوانێت ئەو کەسانەی کێنە ناو نەخۆشخانەوە خوێنکارەکانی بەشی بێهۆشکاریە یان خوێنکارەکانی بەشی پەرستاریە ئەتوان لەژێر دەستی و کەسانەیە فێر بن کە کەسانی ئەکادیمین و خاوەنی ئەزموونێکی زۆرن. مامۆستاگیان ئەگەر ئاماژە بۆ بکەی ئەو دەرمانانی کە بۆ بێهۆشکاری زیاتر یاخود بۆ نەشتەرگەری ئەنجام ئەدرێت تا چەندە دەرمانەکان ئێوە زیاتر تازەگەریتان تێکردوێت
دەرمانی نوێ بێنە هەرێمی کوردستان و کە بتوانن کاری باشتر و باشتری لەسەر بکەن بۆ ئەوی نەخۆش بەو پەڕی ئەوەی کە هیوابەخشێکی زۆری هەیە لە نێو خۆشخانەکان. بەڵێ سەبارە بهێنانی دەرمان ئەمە پزیشکی پسپۆڕی بەهۆشکاری بەڵێ لەگەڵ پزیشکی دەرمانسازی ئەوان ئەزانن و بۆستان دەردە جیهانیانی کە هێوەستان دەرانی حکومەتی هەرێمی کوردستان ڕێگەی پیاوە دەرمانەکانی هێنە ناو کوردستانەوە ڕێگەی هەڵگرتنەکەی لە نەخۆشخانەکانە ئەمە کاری سەرەکیە بەڕاستی چکە کاتێکە دەرمانەکەیتە دەست کارمەتێکی بێهۆشکار ئەبێ هەموو شتێک یەکلا کرابێتەوە و بەتاواتی ئامادە کرابێ و بە چەندین فلتەرا ڕۆشت بێ ئەنجا هاتبێتە ناو هەرێمی کوردستانەوە و دابش کرابێ بۆ نەخۆشخانەکان و دوجار بگاتە دەستی کارمەندێکی بێهۆشکار و ئەنجا بیا بە نەخۆشەکە. زۆر خۆشحاڵم زۆر خۆشحاڵم. سپاس بۆ ئەم میوانەشم لە بەشی پرۆگرام مامۆستا کارزان محەممەد فواد حەماقە بەڕێزیان بە کالۆریزیان هەیە لە پەرستاری و ماستەر لە چاودێری وەرسپاس بۆ ڕوونکردنەوەکانی جا ئێستا چینە لای زۆر بەڕێز مامۆستا کەمال عەبدوڕەحمان محەممەد لێپرساوی هۆبەی یاریدەدەرانی بێهۆشکاری بەڕێوەبەرایەتی تەندروستی سلێمانی پێمان خۆشە لەسەر مێژووی ڕۆژی جیهانی بێهۆشکاری هەندێک گفتوگۆیان لەگەڵا بکەین و لە هەمان کاتە باس لەوە بکەین بابزانین چی لەم پانێڵە خەنە ڕوو چی بە خوێندکارانی خۆشەویست ئەڵێن ئەو کەسانەی کە ئەم بەشیان هەڵبژاردووە چۆن بتوانن لە داهاتوە خزمەتێکی پراوپڕ بە کەرتی تەندروستی بگەێنن. مامۆستاگیان ئەگەر ئەرک بگەشی سلااو دەبێت و سپاس بۆ ئامادەبوونت زۆر زۆر سپاس. مامۆستای کەمالبا لەوە دەست پێ بکەین مێژووی ڕۆژی جیهانی بێهۆشکاری پێمان خۆشە زۆر بە کورتی بۆمان باسکەی ئەم ڕۆژە تا چەندە ڕۆژێکی پڕ بایەخە. من سپاسان دەکەم سپاس بۆ کەناڵە جوانەکەی کورسات و لێرەوە پێم خۆشە پیرۆزبایی لە پزیشکان و کارمەندان و خوێندکاران و مامۆستایانی بەشی بێهۆشکاری بکەم. دیارە بێهۆشکاران بەشێکی هەستیار و گرنگن لە ناو کەرتی تەندروستی کاریان لە هەستیارترین شوێنە کە هەوڵەکانی نەشتەرگەری و چاودێری ورد. مێژووی کاری بێهۆشکاری لە شاری سلێمانی بێگومان پێشتر پزیشکەکانی نەشتەرگەری خۆیان کاری بێهۆشکاریان ئەنجامەدا بەڵام لە سەرەتای شەستەکانی سەدەی ڕابردوو لەلایەن کارمەندێکی بێهۆشکاریەوە بە ناوی کاک مەحموود ئاستاوە بە خولەڕەش بۆ یەکەمین جار کاری بێهۆشکاری لە ناو نەخۆشخانەکاندا ئەنجامدا. دوجار کارمەندێکی تر بە ناوی محەممەد بەچی کە ئێستا لە ژیاندا ماوە بەڵام باری تەندروستی ناجێگیرە دوو بە دووشان بەشان یەکتر کاری بێهۆشکاریان بۆ نەخۆشەکان ئەنجامدا. ئەم بێهۆشکاری هەنگاو بە هەنگاو بەرەو پێشتر چوون هەنە لە پزیشکەکانی ئێمە چوونە بەغداد دەورەیان بینی دوای هاتنەوە بۆ شاری سلێمانی و تیمێکیان دروست کرد کاری بێهۆشکاریان ئەنجام ئەدا لە ناو سنتەری شاری سلێمانیدا. خۆشبەختانە ئێستا لە شاری سلێمانی بە ئەکادیمی تر بووە و پێشکەوتوتر بووە هەروەکو هەموو بەشەکانی تری ناو کەرتی تەندروستی هەنگاوی باشی ناوە. ئێستا ئێمە بە خۆشحاڵیەوە لە شاری سلێمانی خاوەنی زانکۆی پۆلیتەکنیکین کە بڕوانامەی زانکۆی پۆلیتەکنیکە بەشی بێهۆشکاری تایە و پەیمانگای تەکنیکی سلێمانی کە بەشی بێهۆشکاری تایە و زانکۆی جیهان بە هەمان شێوە کە بەشی بێهۆشکاری تێدایە. مامۆستا کەمال بەڕێستان تەنیا پانێڵەکەتان لەسەر مێژووەکەیەتی مێژووی ڕۆژە جیهانیەکە یا خودەتانەوێ چ بابەتێکی گرنگ بۆ ئەم ڕۆژە بخەنەڕۆ؟ بەڵێ نەوەڵا ئێمە دوێنێ یادێکی ئێمە هەموو ساڵێک لە بە خۆشحاڵیەوە 5 ساڵە لە شاری سلێمانی کە لە نە هەولێر نە لە دهۆگنەی لەی شارێکی عێراقا ڕۆژی بێهۆشکاری ناکرێتەوە بگرە هەر هەندێکیشیان نازانن شانزەی دەچیە. ئێمە ئەوە 4-5 ساڵە لە سلێمانی یادی بێهۆشکارانەکەینەوە دوێنێ بە خۆشحاڵە لە زانکۆی جیهان لووتکەی زانستی بێهۆشکارانمان ساز کرد کە چەندین بابەتی زانستی و ئەکادمی تێدا پێشکەش کرا و ڕووی گەشی بێهۆشکارانمان بە کۆمەڵگان ئاسان و ئەو کەم و کورتیانەمان دەرکرد کە ئێستا لە ناو ناوەندی تەندروستین چونکە لە ناشارمەوە هەچ نەخۆشخانەیەک هۆڵی نەشتەرگەری و چاودێری و دیتیانە بێ ئەو بنکەی تەندروستی و مەڵبەندی تەندروستیە نەخۆشخانەی گەورە نیە. نەخۆشخانەی گەورەش کاتێکە بێکە هۆڵی نەشتەرگەری و چاودێری و دیتەدا بێ ئەویش پزیشکی بێهۆشکاری و کارمەندی بێهۆشکاری دەبێن بەڕێوە. مامۆستا زۆر بە کورتی پەیامتان چییە وەکو مامۆستایان کە بتوانن خزمەتێکی زۆر باش بگەێنن بە کەرتی تەندروستی هەم ڕێنوێنێکی باشیش بێت بۆ خوێندکاران من بۆی ئەم پرسیارە دووباراکەمەوە لەبەری خوێندکاران نەوەی دوا ڕۆژی کۆمەڵگەن بتوانن لەم بواری خۆیانە زیاتر بەرەو پێش بچن. من بە سیفەتی ئەوەی کە لێپرساوی هۆبەی بێهۆشکاریم لە بەڕێوەبەرایەتی تەندروستی سلێمانی و لێپرسا
بەردەوام لە هەموو کارە ئیداریەکانی کارمەندانی بێهۆشکاری لە شاری سلێمانی ئێمە وەکو بەشی بێهۆشکاری بەدەرنین لە کەم و کورتی هەروەکو لە بەشەکانی تردا هەیە بۆ لە ڕووی پزیشکی بێهۆشکاری و لە ڕووی کارمەندی بێهۆشکاریەوە بەڵام من پەیامم بۆ خوێندکاران و پەیامە بە مامۆستان ئەوەیە کە ئەم بەشە بەهێند وەربگرن لە پەیمانگایکی وایە کە 2 ساڵە بەڕاستی 2 ساڵ بەش نییە بۆ ئەوەی کە تۆ ببیتە کەسێکی ئەکادمی بۆیە برەو بەلایانی زانستی و لایانی پراتیکەکە بدەن بۆی بتوانن لە ئایندەدا بتوانن سود بە ناوەندی تەندروستی بگەێنن. زۆر سپاس مامۆستا بەڕێزی زۆر سپاس. زۆر سپاس. سپاس بۆ مامۆستا کەمال عەبدوڕەحمان محەممەد بەڕێزیان لە پرسای هۆپەی یاریدەدەرانی بێهۆشکاری لە بەڕێوەبەرایەتی تەندروستی سلێمانی. سپاس بۆ تەواوی میوانەکانم لەم بەشی پرۆگرام. ئومێدەخوازین ڕۆڵ و پێگەی بێهۆشکاران لە کارتی تەندروستیە زیاتر گرنگی پێ بدرێت زیاتر بایەخی پێ بدرێت لەبەر ئەوەی ئەمە بابەتێکی زۆر بەرپرسیارانەیە کە بتوانن پزیشکە پسپۆڕەکان یاخود پەرستاران و بێهۆشکاران ئەم بەرپرسیارەتەیە بگرنە سەر شانی خۆیان و بەو پەڕی متمانەوە نەخۆش بتوانێت لە نەخۆشخانەکە نەشەرگەرێکی بۆ ئەنجامدرا بەو پەڕی متمانەوە بچێتەوە ماڵەوە و زۆر دڵنیا بێت لەوەی کە نەشەرگەرێکی زۆر تایبەت و گونجاو و تەندروستی بۆ ئەنجام دراوە و هیواخوازیشین لە تەواوی کەرتی تەندروستی بە حکومی و ناحکمیەوە سەرجەم ئەو ڕێسا و یاسایانە پەیڕەو بکرێت کە پێویستە لە پزیشکی پسپۆڕ و تەواوی بێهۆشکاران و پەرستاران ئەنجامی بدەن. ئەگەڕێنەوە بۆ ستۆدیۆ بۆ لای هاوکارانم. فەرموون.